بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا زور سپاسی برایانی مالبندی هشتی کۆمەڵی ئیسلامی دەکەم و زۆر سپاسی برای بەڕێزم دکتۆر و مامۆستا دەکەم، خوا پاداشتیان داتەوە. هیچیان نێشتەوە بۆ من باسی کەم، خوا لێیان ڕازی بێ. بەڵام با من بە پرسیارێک و دەست پێ بکەم، گەردەنم ئازاکە دوای پرسیارەکەی تو وەڵام دەدەمەوە. باشە، هەرچەندە پرسیاری و وەڵامەکانی من لەگە پرسیاری تێک دەکاتەوە لە ئاخیری. ئەم شەو دانیشتووین دیارە مناسبەکە مناسبەی محەڕەم و هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە چ مانگێکی لە چ ڕۆژێکی هیجرەتی کرد، لە چ مانگێکی لە چ ڕۆژێکی هیجرەتی کردووە. هەردووکان خوشکان و برایان پێم خۆشە چێ وەڵام دەداتەوە. بەڵێ مانگەکە ڕەبیع الئەوەلە، ڕاستەکەی لە دوازدەی ڕۆژی دووشەممە، دوازدەی ڕەبیع الئەوەل پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیجرەتی کردو. بەڵام خەڵکی بەعام وا تەسەوڕ دەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە یەکی محەڕەم هیجرەتی کرد بێ، کەوا نییە. لە محەڕەمدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش محەڕەمیش لە وەرگرتنی بەیعەی عەقەبەی دووەم کە مسلمانانی مدینە هاتن بۆ مەکە لە مەناسکی حەج، ئەلێن دەرێ بەیعەتیان پێدا کە دیفاعی لێ دەکەن، چۆن دیفاع لە ماڵ و منداڵی خۆیان دەکەن. دوو مانگ و 12 ڕۆژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام خەریکی خوا ئامادەکردن بوو بۆ هیجرەتکردن. خوا پاداشت داتەوە. دیارە ئەو پرسیارەی کە برای بەڕێزم مامۆستا شەڤان کردی، ئەم پێم خۆشە ئاوای لێ بکەم. خاڵێکی زۆر گرنگە، مشریکەکان لە چی دەترسان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام؟ هەر نوێژ نەبوو، چونکە نوێژ واجب نەکرابوو لە مەکە، ڕۆژی واجب نەکرابوو لە مەکە، زەکات واجب نەکرابوو لە مەکە، مەشروب خواردنەوە واجب نەکرابوو، حەرام نەکرابوو لە مەکە. هەرچی کە حدودی خوای گەورە نازڵی کردو یەک حەد نازڵ نەکرابوو لە مەکە. ئەی لە چی دەترسان؟ پێغەمبەر هاتبوو عەلەیهی سەڵات وسەلام سیستەمی سیاسی بگۆڕیت، ئەوەتان ئاگا لێ بیت. پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وسەلام سیستەمی سیاسی حکومڕانی بگۆڕیت. وأن يحكم بينهم بما أراك الله. خوای گەورە برا بەڕێزەکانی خۆم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە تەماشەی کرد ناتوانیتن ئەو سیستەمە ئیسلامیە و دەوڵەتە ئیسلامیەی کە دروستی کرد لە مەکە دروستیکە بڕیاری هیجرەتیدا. بۆکوێ؟ وەکو جەنابی دکتۆر باسی کرد، خوای پەروەردگار پاشەوەی کە لە طائف ئەوەی بۆ نەهاتە دی، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە وەحی ئیلاهی خوای پەروەردگار شوێنەکەی پیشاندا و هیجرەتی مەدینەی منەوەڕەی کرد. وەکاتێک کە دێتە مەدینەی منەوەڕە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە لەوێن دەرەی بۆ نەکرا لەوێن دەرێ دەیکاتن کە دروستکردنی دەوڵەتە. لەبەرەوەی برا بەڕێزەکانی خوشکانی بەڕێزم، ناکرێ ئێمەی موسڵمان بەس بە ئەوەی کە لێمان دەگەڕێن دوور کەعات نوێژ بکەین و مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بین و زەکاتی ماڵی خۆمان بدەین و تەواو بە دەورەی کەعبەدا بکەین و وەبزانین هەموو شەعائیری ئیسلامیمان جێبەجێ کردووە، وەبزانین ئیسلاممان لە ئەلف و تەیا جێبەجێ کردووە. لەبەر من گەلێک جاری دیش گوتوومە، دەوڵەتی ئیسلامی کە دێمە سەری مەبەستم چییە؟ کە سەرچاوەکەی قورئان و سنەتی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام، ئەو نەخۆشیانەی کە مامۆستا بەڕێز ئیشارەی پێکردن، بەشێکی زۆری ئەو نەخۆشیانەمان هەمووی بۆ چارەسەر دەکات. وەکاوانەمان بۆ چارەسەر دەکات، اختیارێکی مطلقیش دەداتە ڕەعیەتەکەی خۆی لە مەسەلەی تەعەبود و عیبادەت و پەیوەندی و موسڵمانبوون و موسڵمان نەبوون. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هاتە مەدینە، دەوڵەتی بناغەی دەوڵەتی ئیسلامی دامەزران. ئەوە بوون کە مشریکەکان لێی دەترسان. ئەوە بوو کە دکتۆر باسی کرد کە گوتیان بیکوژن با نەچێتە دەرەوە لێرانە، لەبەرەوە کە بچێتە دەرەوە ئیشی خۆی دەکا، ئیشی خۆی کرد. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم، خوشکانی عەزیزم، خاڵی دووەم کە پێم خۆشە ئیشارەی پێ بکەم، بەڕاستی کە بەگوێی هەموو دنیایدا بدەین، ئەو عەدالەت و ئەو ئاشتی کۆمەڵایەتی کە لە دەوڵەتی ئیسلامیدا بەرقەرار دەبێت،
لە هیچ دەوڵەتێکی دنیا بەرقەرار نابێت. ئەو وڵاتانە زۆر گەڕاومە من لە ئەوروپا و لەو وڵاتانە و لەو وڵاتە عەرەبیانە و لە وڵاتی خۆشماندا ئەو ئازادیە کاتێک قبولیانە کە زەرەری بۆ کورسیەکەیان نەبێتن. هەر کاتێکی ئەو ئازادیە زەرەری بۆ کورسیەکەیان بێت ئەو کورسیە بە خوێنی هاوڵاتیانی خۆیان سوودی دەکەن. یەکەم تەجروبەی دەوڵەتداری لە مێژووی جەزیرەی عەرەبی بە دەوڵەتی مەدینە دەست پێ دەکاتن کە سەرچاوەی یاسادانانی قورئان و سوننەت دەبێت. بەڵام کێ لە مەدینەیە؟ هەر هەموو مسلمانن نا. ئەوس و خەزڕەجی لێ کە شەڕی سەد ساڵەیان لە مابەیندا بووە، دژمنایەتێکی تا سەر ئێستا براگەورەی یەکدیکەیان نێشتوون تاکە براگەورەیەکیان کەما بوو کە ئیتیمامی پێ بدەن و ئەمەلیان بێ براگەورەیەتی هەردوو تایفەکەی بکاتن. عەبدوڵای کوڕی ئوبەی بوو، ئەو پیاوە نازدارە. ئەوجا سێچار تایفەی جوولەکە لەوێن دەرێ بوون کە سەرچاوەی هەموو کێشە و مشکلەکانی مەدینە بوون. ئەو دوو هۆزەیان پێکۆناون شەڕانگێزیان کردوون، ئەو داعمی کردە و داعمی کردووە. عەرەبەکان نەیانزانی و نەک دەوڵەتداری چیە، هۆزایەتیش چییە. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەوڵەتێک دادەمەسرێنێتن لەسەر ئەو دوو ئەساسە، ئەو دوو بنچینەیە قورئان و سوننەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام. مەبەستم لە ئەم مەنهەجەکەیە. بەڵام حەقی جوولەکەیەکی تێدا پێشێل ناکرێت و حەقی نەسرانیەکی تێدا پێشێل ناکرێتن و ئەسڵەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕێگری لەو مسلمانانە دەکاتن کاتی خۆی کە بەشێک لەو ئەنساریانە کوڕەکەیان ببوونە جوولەکە، لە لای جوولەکەکان دەرسیان دەخوێن. کاتێک کە دەوڵەتی ئیسلامی پێغەمبەر دامەزران عەلەیهی السەڵاتو وەسەلام ویستیان بە زۆردی بیان هێننەوە بیان کەنە مسلمان، خوای گەورە ئاەتی نازڵ کرد لا ئیکراهە فی الدین، بخوێننەوە. ئەوە هۆکارەکە و سەبەبەکەیەتی. دەوڵەتێکی دامەزران ئێستاش لە تاریخی بەشەریەت هەموو دنیا شارازی پێوە دەکاتن. لە نێوان جوولەکە و مسلماناندا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام پەیمانێکی چلو قسوور خاڵی نووسیەوە. جوولەکە ئازادن دینداری خۆیان دەکەن، مسلمانان ئازادن لە دینداری خۆیان، کەس بە زۆری ناکرێتە مسلمان. بەڵام کەسیش بۆی نییە لە مسلمان بوون و لە عیبادەت و خواپەرستی مسلمانان بگرێتن. ئەوجا جوولەکە و مسلمان پێکەوە دیفاع لە مەدینە دەکەن. کاتێک کە مسلمانان خوێنێکیان دێتە سەر بە تەنها ناتوانن کاو خوێنە بدەن، جوولەکەکان دەبێت لە ڕووی مادی هاوکاریان بکەن بە پێچەوانەشەوە. ئەوە زۆر دەخایەنێتن. کەواتە دەبێ هەموو غەمی ئێمە کە هەموو ساڵێ هجرەت دێتەوە بەڕاستی دەبێ هەموو غەمی ئەوەمان بێتن کەی ئەو دەوڵەتە دروست بێتەوە کە هەموو خەڵک تێدا ئیسراحەت کاتن، کە بۆ هەموو خەڵک وەکو یەک بێتن، کە دەوڵەتێک بێ بە مانای کەلیمە عەدالەت و دادپەروەری تێدا بەرقەرار بێتن. ئەوجا خوشکە بە ڕێزەکانی خۆم، برانی ئازیزم، دوایین خاڵم کە جەنابی دکتۆر و جەنابی مامۆستا خوا پاداشتیان داتەوە زۆر تەرکیزیان لەسەر کردووە، یەک خاڵی گچکۆکەی بۆ زیاد دەکەم دەربارەی ئەخذ بالئەسباب و تەوەکل لەسەر خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. زانایان ڕەحمەتی خوایان لەسەر بێ دەفەرمون ئەخذ بالئەسباب واجبە، بەڵام ئیعتیمادکردن لەسەر ئەسبابەکان شیرکە. ئەخذ بالئەسباب دەڵێن ئەگەر کەسێک نەیکرد عەقڵی تەواو نییە، بەڵام کە ئەخذ بالئەسبابت کردە بێ ئیعتیمادت لەسەر خاوەنی ئەسبابەکان بێ کە ئەڵڵایە. تەماشەکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەخذ بالئەسبابی کریانە نا، دوو مانگ پێشی وشتریان حازر کردن، حەلەفیان دەدانێ و قەڵەویان دەکردن. وشترێکی لێ کردیەوە لە ئیمامی ئەبوبەکر، خۆیان حازر کرد، خۆیان ئامادە کرد، هەموو ڕێگانەهێنیەکانیان گرت نەبەر، بەڵام سەلامەت بوون دەرچوون، کافرەکان پێیان نەزانین با
بس اوي كاعتماديان لسريبو كخوايا تبارك وتعالى باراستني يعني باراستني كافر كان نتسون سر او اشكوتي كبيغمبر امام ابو بكر تدابو تسون سري امام ابو بكر ده فرمي اي بيغمبر اخوا ده فرمي او كان دمان پیغمبر څه جواب دیتا علیه الصلاة والسلام ابو بکر ګمانت سی بدوان كخواي ګور سیم یان بیت كوات غراب رزقاني خوش كاني عزيزم هر كاتك ايما دسمان بهو كان وقر خواي پروردگار تبارك وتعالى مهما دشمن من بقوتي جبيت الخواي ګور دمان طارزي او درس ګوري كده او زاوي كدكتور ما مستاذ باسيان كده مسألة سراقه بو معلومات يجب لحيا سوار ساكا كانوا طالوانا كانوا قريش لبن هندش ببي مفرزه ببي كيس خلقي چي دغدابه بتنه بدواي پیغمبر كوت عليه الصلاه والسلام وتيصات وشرك بو خوم بيت ونبي بلا ولا نيديته وقال نيديت باو دي ولا بن باو دمهينا بن بيني باو پیغمبر دمهينا عليه خواي گور پیشاري فرم نهاتو بو پیغمبر خوابه او پیغمبرها عليه الصلاه والسلام او دربال لقل ابو بكر لقل او خريتيك لقل داو بلام ليرش خواي پروردگار تبارك وتعالى كاتك انسان توكل لسر خواي ور تداخل دكاتو سراقه بودر دباك بيچو داواي امان دك على پیغمبر عليه الصلاه والسلام درس كاني هجرت زور بلان براسي من دقري موسر او خالوكو تاي بيدينم اسلام بوي هاتوك حاكم بي اسلام بوي هاتوك دولة داري بكاتن اسلام بوي هاتوك خلقي هموي لزيش سيبر وتساتري بحسيتوا وبداخل وشتلن خلقان اقداني او سيستمي حكمراني ناشيرن كان بوي دلنكاك اسلامي كانوا اسلامي توسر حكم دست دبري وقاس دبري او افتراو درويا مسلمانان اگر حاكم من هتا زكتير نكن دست بو دست نابت وحدود آخرية برابر زكاني خوم بيم خوشني لسر قزيانه زور بروم زور هل دقيتن خوازيار خوي پروردگار تبارك وتعالى وبر شفاعتي او پیغمبر من بيخي عليه الصلاه والسلام ولسر حوزي كوثر بدستي مباركي اوي كوثر من بي بداتن والسلام عليكم ورحمه الله وبركاته.